هاتینەوە هەڤاڵان ئەوەی کە لێرە ئەیبینن وتمان میوزیرۆ یەکسانە بە 4 پای کەڕەتی دەتوان ماینەس حەوت تسلا متر لەسەر ئامپێر. ئەم یاسایە ناوێکی زۆر مهمی هەیە، پێڵێن یاسای بایۆ ساوارد کە سەرچاوەکەی ئەزمونە و بەم شێوازە دەتوانین بواری مەگنەتیک لە دەوروبەری بارگەیەکی کارەباییە حەسێب بکەین. ئەو وەختەکانی میو زیرۆ ئیپسیلۆن زیرۆ بەم شێوازە لەگەڵەکە پەیوەندیان هەیە. سی یەکسانە بە ئیپسیلۆن زیرۆ میو زیرۆ توانی ماینەز 1 لەسەر 2. ئیپسیلۆن زیرۆ چییە؟ ئەوەیە کە پیاڵە دیریتری کۆنستانت و یەکسان بوو بە 8 کە دەتوان ماینەس 11. میو زیرۆش کە ئەمەیە کە لێرای بینن 4 پی کەڕەتی دەتوان ماینەس 7. ئەمانە بێبخەنەوە ئەمەوە بەتوانی ماینەس 1 لەسەر 2 حەسێبیکە. ئەوەی کە دێتە دەستێت ڕێک خێرایی ڕووناکیە، یعنی 3 کەڕەتی دەتوان ماینەس 8 متر لەسەر سەکەند. سیرکە بواری کارەبایی بواری مەگنەتیک لەگەڵێکە پەیوەندیان هەیە چیتە دەنێ؟ خێرایی ڕووناکی تێنێ، یعنی ڕووناکی وەکو بەرەنجامێکی لێکەوتەی ئەم دوودانە بوارەیە لەگەڵ یەکتریە. ئەمە یەکێکە لە گەورەترین بڵێن کەشفەکانی کارۆمەغناتیسی لە سەدەی 19ەمە یا ئێلکترۆمەگنەتیسم. وەک وتمان تماشاکەن بیش بابچینە میسالی ئەم لە دیۆ جوارتر دەرەکەوێ بی یەکسانە بە میو 04 لەسەر 4 پای کیووی کەڕەتی ئار ئەمە یونیتیکتەرە دابشی ئار دوجا. ئێمە توانین مە بە شێوازە بنووسین میو 04 پای کەڕەتی کیو فی کرۆس ئار دابشی ئار سێجا. مەشاکە ئەمە یونیتیکتەرە بەزمە خودی ویکتەرەکەیە. ئێستا لەم ڕسمان جوان بە وازحی دیارە بارگەیەکە بەم شێوازە ڕواتوەتەوێ بواری کارەبایە بواری مەگنەتیکە بی لێرە پێوی بە ویکتەری ئار پیشانە دەرێت گۆشەی نێوانیم دوانەیش فایە. ئاڕاستەکەی چۆن نەکاتە بی سێری دەستت کە دەستی ڕاستە تێنی لەسەر ویدایەنەی بەرەو ئار ئەچەمێنی تەوە ڕێک ئەمە ئاراستەی بیت پیشان دەدا. بڕەکەشی کە ئەمەیە میوزرۆ لەسەر 4 پای کیووی ساین فای لەسەر ئار دووجا بۆ بڕەکەیەتی ئاراستەکەشی بۆ شێوازە ئەدۆزرێتەوە. ئێستا با بە مثالێک بین بچین بزانێکین ئەمە حەلکەین بزانێکین بە تو شێوازەکە سیرکەن. پرۆبڵەمی 3.1 بارگەیەکە ئەڵپا پارتیکڵەکەتەیە کیو یەکسانە بە 2e. ئەڵپا پارتیکڵ بریتە لە تەنۆرکەیەکە این ناوکی ئەتۆمی هیلیۆمە ئەو کە بریتە لە 2 پرۆتۆن و 2 نۆترۆن. نۆترۆن کە بارگەی نییە 2 پرۆتۆنەکەیش پرۆتۆنی بارگەی ئەلکترۆنی هەیە کەەوە بوو کۆی بارگەی ئەڵفا پارتیکڵ ئەکاتە چی؟ ئەکاتە 2 ئەلکترۆن پۆزیتیڤیشە تەبعاً و لە ئاراستەی ئێکسا ئەجوڵێ. باشە ئێستا ئاڵێ بی بدۆزەوە لە کوێ؟ لە خاڵی پیە، لە خاڵی پیوەنە، لە خاڵی پیتووە، لە خاڵی پیسەیە. خاڵی پیوەن لەسەر ئاراستەی زێدە، خاڵی پیتوو لەسەر ئاراستەی وایە، بەڵام خاڵی پیسێ گۆشەیە دروستەکە، یعنی نە لەسەر وایە نە لەسەر ئێکسە نە لەسەر زێدە. یعنی بەم ئەگەر ئەمە سێدانە هین نەکەیتەوە بێ سێدانە وەکتەرەکەیتەوە بێ و ئاوایە ئەمە ئێکس وای بێمەزە بێ ئەو ئاوایە بە شێوازی هینە. لە خاڵی یەکە چۆنە دۆزرێتەوە هەر پێی فەرمولەکە ئاڕۆین ئاراستەکەی پاشەکە ئاراستەکانی ئەمە ستونە ئەمە ئاڕاستونە لەسەر وی کە بوو گۆشەی نێوانیان چەندێکە 90 دەرەجەیە. بڕەکەی کاتە چەند ئەکاتە میو 04 پای کیووی ساینفی لەسەر ئار دووجا. ئاردوجا چەندێکە؟ خۆی لە 2 سانتیمترە ئەوت 2 سانتیمترە کەوا بوو کیومان هەیە ویمان هەیە ساینفیشمان هەیە کە ساین 90 دەرەجەیە کیودانین کیو 2 ئلکترۆن و 2 ئلکترۆن یعنی 2 کەڕەتێک 0.6 کەم دەتوان ماینەس 19 کۆڵۆم. خێرایەکەیشی ئەوەیە دەداوێتی 0.5 کاتە چەند 3 کەڕەت دەتوان 8 وانە دای بنیە کاتە ئەمەی کە لێرای بینن مۆداکەشی 2 سانتیمترە کە یەکەین بە متر و کاتە ئەمە ئاڕاستەکەی چەندێکە دەست لەسەر ویدا بنێ دەستێنی لەسەر ویدایەنەی بەرەو هینە ئەیچەمێنیتەوە یعنی ڕێکە کاتە ئاراستەی وای کاتە ئاراستەی وای یعنی بڵێن لە ئاراستەی وای هەبێ. ئێستا با بڕۆین بۆ دووەم دانە هەر هەمان یەکەمە بەڵام لەسەر وای هیچ فەرق ناکە هەر ئەوەکە بەس ئاراستەکەی تەبان فەرقیە بێ ئاراستەکەی ئەم لەسەر زدە بێ. ئێستا بین ئەمەی تریان تۆزێ ئاڵسترە
سەرەتا بێ ئیتر ئەمە لێرە بڕی ڤیکتەرەکە دوو نییە ئەمەیان یەکە ئەمە یەکە ئەمە یەکە بەپێی ئەم فەرموڵە توانین بڕەکەی بدۆزینەوە کاتی 1.73 سانتیمتر لێرەوە تا ئێرە چ گۆشەیە دروستەکەیت وەکو ئەمە و ئەمە گۆشەی 90 دەرەجە دروست ناکە گۆشەی دروستەکە بەم شێوازە ئەم گۆشەیە ینی لە نێوانی RC و ڤە ئەگەر تۆ سیر بکەی ینی تەسەووری بکە مەسەلەن منەتە شتێ بێنم نەدەنم ئەمە بکرێت ئەمە خاڵەکەی تۆ زۆر خراپە دەرناکەوێت بەرها بەدەستەکرێ پێمە دەکەوێت بەم شێوازە ئەمە تەوەری ئکست ئەمە تەوەری وایت ئەمە تەوەری زدت ئەو دێتە ئێرە ئەمە لەگەڵ ئەمە چ گۆشەیە دروستەکە گۆشەکە بەم شێوازەیە ئەم گۆشە چۆن توانین بیدۆزینەوە ئەمەیمان هەیە بەس ئەمەشمان هەیە گۆشەکە بدۆزینەوە کۆساینی تێتا یا کۆساینی فای ئەکاتە ئەمەی مجاور دابەشی ژێکە دوم عەرضی ژێ هەیە دابەشی ژێکەیەکی ژێکەی تۆ چێنەکە 1.73ە یەک دابەشی 1.73 بیدە بە گوگڵ بڵێ ئارک کۆساینی 1 دابەشی 1.73 کاتە چەند ڕێک پێتەڵێ ئەکاتە 54.60 و بڕێک کەگە خڕێکیتەوە ینی هینیکەیتەوە کاتە 54.7 ئێستاکانێ بی بدۆزینەوە بی چۆنە دۆزرێتەوە بیەکاتە میو 0 4 لەسەر پای کیو وی ساین کیو هەرەوەیە وی هەر ئەوەیە ئاڕەکە چەندێکە ئەمە 1.73 بیکەی بە متر وانە کاتە 0.73 متر دووجا بارگەکە شەرە و بارگی پێشوو بوو خێراییەکە هەرو خێرایی پێشوو بوو هیچ فەرقی نەکردووە پەزەکاتە سایری 54.7 سایری 54.7 هیچ بیدە بە گوگڵ ڕێک پێتانە چەندەکەەوە ئەنداز بڕاکەی حەسیب کراوە کە ئەمەیە لێرە ئەیبینن هاوڕێیان ئێستا من یەک تۆز بڕۆینە پێشترەوە بزانێکین لە با ساوەڕدلاوە کاتێککە تۆ کۆهینەکەت هەیە ینی بڵێن ساوەڕلاوە تۆ بۆ ئلمنتێک ئەتوانیەوە چۆن حەسێ بە کرشتەکان ئلمنتێک مەسەڵ وایرەکە بەم شێوازە ئالۆز هاتووە وتمان کارنت و جوڵی بارگە هیچ فەرقێکی نییە ئارە یەک موزوع لێرە تماشاکە پارچەیەکی لێ هەڵەگری پارچەیە لە وایرەکەی خۆت هەڵەگری ئەتەوێت بزانی بواری مەغناطیسی لێرە چەندێکە هەر وەکو میسالی پێشوو کە بینیتان لە میسالی پێشووە تۆ بە ئاسانی ئەوەت بینی بووکەمای کردە چەند ئەی کردە میسالی پێشوورێک ئەوەی ئام لێرا بوو ئەمە هەرامەیە باشەکە ئەوەتە باشە ئەمەش لێرە بارگەکەی تۆ پۆزتیڤیان نگەتیڤەکەی گرنگ نییە تەوانە زانین لێرە بارگەی نگەتیڤە جۆڵێ چونکە هێنا بەس ئێمە گرنگی بڕەکەی دانی کاتە میوزر و بەس لە جیاتی ئەمە دیکیو دایێ تەرە بچارە وی کەڕەتی R دابشی R دوجاوە ئەو ئاڕەوی یونیت ویکتەرە ویە کاتە چی DS DT S چییە S بڵێن لێرە S لەنگسە لەنگسێکی بچووکە کەوا DQ کەڕەتی V ئەکاتە چی ئامە ئەکاتە DQ ئەتوانی شوێنەکانیان بگۆڕین دیتیەکە بێ بە DQەکە DQ دابشی DT دەکاتی DS ئەمە کاتە IDS وانیە توانیەوە سکان ئەمە بێنە لێرە دایبنی دی بێ کاتە میو 0 دابشی 4 پای IDS کەڕەتی R دوجا و ئەمە ئاڕی یونیت ویکتەر بکەی بە ویکتەری تاویش ئەبێ بەمە و ئەگەر بڕەکەیشی تەوێ ئەکاتە ئەمە بڵێن وەکو IDS ساینیفای R دوجا کە لێرا و ساینیفای ئەمەیە ئەگە بتوێ بۆ هەموو وایرەکە حەسێ بکەی ئەکاتە ئەمە بێ ئەنتێک ڕاڵی لێ بگری ئیتە تۆ لێرەوە یا هەتا ئێرە ئەوەختە دوایدینەوە بە چەند مثال ئەم یاسای بە ساڵە زیاترە چینە پنج و ناوانی کە یەکێکە لە گرنگترین یاساکانی کارۆ مەگنەتیسم دێینەوەلات